ئاسن و تالیبەر و ئەو شەش تێکەوتووە کلکە بیاڵ و ئیتر دوای ئەوە ئەو کەسە کە قەرزار بووە لە سەری دوو تالیبەردراوە لە تەڵقی سەری لەسەر 10,000 دینار سێ کەس ئەبێ بە شەڕیان و ئەو کەسانەش هەندێکیان بە 5 مانگ بۆ ساڵێک حکومە درێن و یەکێکیان بە 220,000 سزا ئادرێت. ئەمانە هەمووی تەنها لەسەر 10,000 دینار بووە. من بۆ باسکردنی ئەم چیرۆکە هاتوومەتە لای بەڕێز دادوەر بورهان ئەحمەد ئەندامی دەستەی داواکاری گشتی لە فەرمانگەی دادگای ڕزگاری. کاک بورهان ئەگەر بێت ئێرەوە سوپاس دەکەم، چیرۆکی ئەم گەنجانە چۆن بووە؟ بۆچی لەسەر 10,000 دینار بووە بە شەڕیان؟ بەڵێ سەرەتا بەخێر بێن. وڵای تر دادگا چیرۆکی زۆرە، ئیترامەیەکێکە لە چیرۆکەکان منەوە ڕۆژە پێم ناخۆش بوو. ئیتر تەبان ئەمە کەیسێکی کۆن بوو، قۆناغی لێکۆڵینەوەی تەواو کرده بوو. ئیتر دوایەوەی کە دیارە ئاشتەوایی ڕووی نەدا بوو، چونکە ئەم کەیسانە قبولی سوڵحەکەن، قبولی ئاشتەواییەکەن. ئەگەر هەردوو لە ئاش ببنەوە دادگا دۆسیەکە داخە، بەڵام کە ئاش نەبنەوە بەڵگە هەبێ ئیحالاکرێ، هەواڵاکرێ بۆ دادگای تایبەتمەند کە دادگای کەتنە. تر ئەو ڕۆژە ئێمە لە دادگای کەتن کە تەڕەفەکان هاتن. تر تەبان جارێکی تر هەر پێمان وتنەوە کە سوڵحکان باشترە، بۆ خۆتان باشە، ئێمە پێمان خۆش نییە ئەوە بچنە ژوورەوە. عادەتەن سجن بۆ خەڵکی خراپە، بۆ ئێوە خەڵکی کاسبن، شتەکە ئەوە ناهێنێ، برایەتەکە باشترە. ئیتر من ئامۆژگاریم کرد و دادوەرەکەش هەر بە هەمان شێوە، منوەکو داواکاری گشتی محامەکانیشیان داوای تەجیلیان کرد بەڵکو بگەنە ڕێککەوتن، بەڵام جارێکی تر هاتنەوە هەر نەگەشتنە ڕێککەوتن. تەبەن دادگای دەستی پێ کرد، ئیتر دەرکەوت کە بەڵگا هەیە بەپی کامێرەی چاودێری و هەروەها شایەتەکان و هەروەها خۆیشان ئەتیرافیان کردبوو کە بەڵێ کێشەیەک ڕووی داوە کە فیتەرێک کە مناڵە ئیتر ئۆتۆمبیلی چاکردوێتەوە بۆ ئەو کەسەکە قەرزارە 10,000. تر ئەمیش کە 11 شەو ڕۆشتۆ بۆ ئەو ناوچەی پیشەسازی و ئەوانە دیارە ئەو کەسە لە دوکانەکەی بووە. ئیتر ئەمیش توێتی بۆ 10,000ەکە نادەیتەوە، ئەویش توێتی تۆ باش چاکت نەکردوێتەوە و بە دڵم نییە و تر ئەمیش توێتی تۆ هەر قەرزکوێری تو. ئیتر ئەمیش قسەیەک لەو قسەیەک لەو بۆتە شەڕیان دوای ئەوە ناوبژی کراون، تەلیفۆنیان کردو بۆ کە سوکاری یەکتری. عادەتەن شەڕەکە گەورەتر بووەتەوە. ئیتر ئەنجا سەرەتا بەدەست و ئەوانە شەڕەکە بوو، ئەنجا بۆتە ئاسن و تالیبەر و ئەو شەش تێکەوتووە کلکە بیاڵ و ئیتر دوای ئەوە ئەو کەسە کە قەرزار بووە لە سەری دوو تالیبەردراوە لە تەڵقی سەری، چەند تەقەڵ و ئەوانەی پێوە بوو و هەروەها لە شوێنی تریشی جسمی. لەسەر دۆسیەی گیرا خۆی 4 کەس بوون، ئەوانەی دەستیان وەشاند بوو لە جەماعەتی هێرشبەرەکان تالیبەر و ینی خاوەن قەرزەکە. بەڵێ خۆی ئیتر سییانیان لەبەرەوەی گەورە بوون، ینی لە 18 ساڵ زیاتر بێ لە قانونە ئیتر تۆ یاسای سادان تەعاملی لەگەڵەکەی. ئەوانە یەکی 5 مانگ حکم بوون، چونکە مادەی 413 بڕگە 1 تا ساڵێک حکمی ئەچێ و غەرامەشی هەیە و هەروەها ئەتوانی هەردووکیشی. بەڵامی تر دادگا بەزەیی بەکاریانە لەگەڵیان لەبەرەوەی کاسب بوون و پێشینەی تاوانکاریان نەبوو و لەبەرەوەی لێدانەکە سەخت بوو. ئیتر عادەتەن مەحکەمە ئەو ئەتیباراتانە هەمووی بە نەزەر ئەتیبار وەرەگرێ و ئەوەی کە نەوجەوان بووی تۆ بە یاسای نەوجەوانان تەعاملی لەگەڵەکەی ناکرێ وەکو کەسێکی گەورە و باڵغ تەعاملی لەگەڵ بکرێ. ئەوە بە دەلالەتی مادەی 73 لە یاسای نەوجەوانان بە 225,000 غەرامە کرا. فیتەرەکە بە 225,000 غەرامە. بەڵێ ئەوە چونکە مناڵ هەزارەکەیشی ڕۆشت و 225,000 و بێجگە لەوە باوکی و دوو براشی ینی حکم بوون لەسەر ئەو کەیسە. ئیتر تەڕەفەکەی تریش ئەویش دابووی لە شەڕی یەکەمە، تابانەوە کەیسێکی تر بوو، هەر لەسەر 10,000ەکە بۆ شەڕی یەکەم بوو. ترەویش ئەمی مناڵەکەی بریندار کردبوو، ئەو لەسەر ئەو کەیسە ئەویش 3 مانگ حکم بوو. ئیتر خۆشبەختانە تەبان ئیتر دواتر دیارەکە چوونەتە ژوورەوە و ئەوانە لەوێ ئیتر ئێستا ئاشت بوونەتەوە، خەبەرمان پێگەیشتووە ئەگەر بێن باڵێ ئاشت بوونەتەوە. ئەم کەیسانە لەبەرەوەی قبولی سوڵحەکە لە قۆناغی دوای حکمیش هەر قبولی سوڵحەکە پێوترە سەفح لە قانونە،
ئیتر ئێمە سەفحەکە قوبوڵەکەین و وەکو داواکاری گشتی ئەمە ڕەزامەند دەبین لەسەرەوەی کە ئەمانە ئازاد دەکرێنەوەە بەڵێ ئازاد دەکرێن لەبەرەوەی خۆیان ئاشبوونەتەوە ئەم کەیسانە مافی گشتیتیانە. باشە دەستەکان خۆش بێ کاک بورهان ئەزێتمان دای بڵێ وەکو ئەندامی داواکاری گشتی کاک بورهان باسی لێوە کرد ئەو کەسانە لەسەر بڕی 10,000 دینار بووە بە شەڕیان یەکێک کە فیتەر بووە کەسێکی دیکە ئۆتۆمبیلی بردووەتە لای بۆی چاک بکاتەوە 10,000 لا ماوە دواتر داوای 10,000 دینارەکەی لێ کردووەتەوە خاوەنی ئۆتۆمبیلەکەش پێی نەداوە لەسەر ئەوە بۆ بە شەڕیان 4 کەس حکم دراون لەسەرەوە چواریان کەوتونەتە زیندان بە 5 مانگ حکم دراون و فیتەرەکەش لەبەرەوەی نەوجەوان بووە بە 225,000 غەرامە کراوە سزا دراوە جگەلەوەی کە 10,000ەکەی دەست نەکەوتەوە 225,000 غەرامە کراوە و دوای ئەوەی کە ڕۆشتونەتە زیندان لە زیندان ئاش بوونەتەوە پێکەوە ئێستا دادوەر بڕیاری داوە دوای ئەوەی کە خۆیان ڕەزامەند بوون لەسەر ئاشبوونەوەیان بڕیاری ئازادکردنیان دەدرێت.